بله دوباره سلاف له هوا بن بینران و که دست بکی ما آماجه پیکر بریان نافرین ما آماجه پیکر کمیته لسر روشا ما مستعان با آخوین نه ما مستعان برای مصطفی اندام سکرتاریات هیئتی ما مستعان کردستان دیگر مدا آماده ما مستعان بیانید باش ما مستعان سرتا دموی لو پرسیارو دست بکم سالی نوی زاینی نزیک دبینو ایو کویچتی ما مستعانی کردستان پلان و برنامه تان چیه با سالی نوی زاینی؟ بله سواز با ایوا بیانی ایوی بررس و بینرانی انارتی باش. گلک سواز. لراسیا ایمو کویچتی ما مستعانی کردستان قصب کنیا خوب و توجهی که توجه برفرانی که پیمان اوتری ما مصا بدرنی لکشو کم کردگان که ریکروت هریمی کردستان هر کاریشی اما وابسته با جوری سیستم حکمرانی لا هریمی کردستان واتا تا چنان سیستم حکمرانی او فضایی خلقانو که توبتوانی کارکانی تیاکی آیا یشتی ما مصایانی کردستان بیابریه لو دوخی که لهریمی کردستان دروز بویا خود جواز بیگمان بیابرینیه و کم کردگان زورن و یشتی ما مصایانی کردستانیش بنوعیک کاردان و حزبکی رنگ تیا و توانی و وستانی کاروبارەکان تا ڕەنگی یاوەتەوانێ و ئەوەی ئێستا ئیشی سەرەکی بیرکردنەوەی مامۆستایە بەڕاستی دابینکردنی بژێویە کە لە ڕاستیدا دابین نەکراوە و ئەوە ئەمڕۆ نزیکەی کۆتایی بەرەو ساڵی تازە ئەڕۆین تا ئێستا مامۆستا موچەی وەرنەگرتووە بە ئەمە بەدەر لەوەی کە 3 مانگی تر موچە قەرزار بووە بە 4 مانگ یعنی ئەمانە خۆی هەمووی کۆمەڵی معاناتن و زۆر بابەتی کار و پرۆژەش هەیە ینی لە ڕاستیدا بە لایەنی داراییەکە ئەکرێت ڕاستی ئێمە کۆمەڵی پرۆژەمان بۆ مامۆستا کردووە لە یەکەی نیشتە جێبوون لە شوێنە جیاوازەکان لە قەزاکان لە شارە گەورەکان بەڵام دیارەمەش بە گیرفانێکی پڕەوە کرێت بۆیە تا ئێستا توانم بڵێم ئەم دۆخە کاریگەری لەسەر ئێمەش هەبووە. بەڵێ کەواتە ئەوەی لە یەکێتی مامۆستایان ڕوئەدات ئەجندەی حیزبی یاخود ئەوەلیاتی یەکەمی کارەکانتان خزمەتکردنە مامۆستا. بێگومان ئەوەلیاتی یەکەمان خزمەتکردنە بە مامۆستایان بەڵام دوجار هەر یەکێکە لەوێ نوێنەرایەتیە کات بە شێوەی لە شێوەکان نوێنەرایەتی لایەنێکی سیاسیە کات ڕەنگە ئازاد بێت لە دەرەوەی ڕێکخراوەکە هەست کاری بکات بەڵام لە ناو ڕێکخراوەکەش ئەبینین ئەمە ڕەنجی یاوەت یعنی بۆ نمونە تەنانەت کارەکانی حکومەت ڕەنگدانەوەی لەسەر ئێمە هەیە یعنی لە ڕابردوودا بینیمان کە ئەو کاتە حکومەتەکە بەم شێوەی ئێسای لە نەهات بوو 76 ڕۆژ حکومەتی هەرێم لەسەر کێشەی سەرۆکایەتی هەرێم ئامادە نەبوو کۆبوونەوەیە بکات کە لە کاتێکا تۆ کۆمەڵی کێشەی ترێ هەیە هاوڵاتیان هیلاکن بە دۆخێکی ناسەقەمگیرەوە کە پێویست ناکات کێشەکان بژمێرین دنیای کێشە هەیە ئەمە بەدواوە لە لێرە بەدواوە دواوی ئەم حکومەتە بە شێوەیە لە شێوەکان ئیفلیس کراوە دوای 3 مانگ ئەبینین دوێنێ کۆبوونەوەی کردو پێرە کۆبوونەوەی کردووە کە لە کاتێکدا ئەم کۆبوونەوەانە دەرمانی چارەسەری سەرجەم توێژەکان ناگرێتەوە کە لە نایە توێژی مامۆستایان هەیە بۆیە ئێمە پێمان وایە خاڵی یەکەم ئەوەی بەرپرسی یەکەم ئەوەیە کە کۆی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە جێگای پرسیارە لە ڕاستیە و حکومەتیش بەرپرسی یەکەمە لەو دۆخەی خۆڵقانوێتی بۆیە دوجار ئەم ڕنگدانەوەی کە لە ناو حکومەتە هەیە و لە ناو دەستگا مؤسسە شەرعیەکانە هەیە ڕەنگ ئاياتەوە لە ناو ڕێکخراوەکەش باشە مامۆستا بەرهەم ینی ئاماژەت بەوە کرد ئێوە ئەولیاتی کارەکانی ئێوە مامۆستایانە بەڵام لە هەمان کاتیشدا باس لەوە کرد کە مەسلەی حکوومەت و مەسلەی حزباتی و کێشەی حکوومەت ینی لە ناو ئیشەکانی ئێوەش ڕەنگی داوەتەوە کەواتە دەتوانین بڵێن ئەولیاتی کاری یەکەمتان مامۆستایان نیە لە ئێستادا ئەوەی حزباتی بێتن ئەکرێ بە شێوەیەکی ڕەهاوان نەڵێن تایەتی ئەولیاتی یەکەمی حیزباتیە بەڵێ دەکرێت لە خەڵکانێکی ژەیە ئەولیاتی یەکەمی خزمەتی مامۆستایان لە ڕاستیە من حەزەکەم بە واقعی قسە لەسەر ئەو مامۆستایان ئەو جیاوازیە دەزانن مامۆستایان ئەو جیاوازیە دەبینین و ئەو دابەشبوونەش دەبینین کە لە کاتی خۆپشاندانەکان نەکرا و زۆرێک لە ڕاگەیانەکان بە تایبەتی ئێوەی بەڕێز وابزانم باشتر درکتان پێکرد کە لە شوێ دەنجی مامۆستا هەبوو و لە شوێ دەنجی مامۆستا کپەکرا کە من نامی بچمەنە ئەو دۆخە سیاسیەوە لە ڕاستیە ئەم دابەشبوونە حیزبیە وای لەوە کرد خۆ دەنا مامۆستای سنوورێکی تر لەگەڵ سنوورێکی تر هەمان معاناتی هەیە و هەمان کێشەی هەیە بۆیە لە ڕاستیە ئەو ڕنگدانەوەی هەستی پێکەین و ناکرێمە بە شێوەیەکی شەرمنانە قسەی لەسەکەین بەڵێ وجودی هەیە بەڵام خەڵکانێکی ژێ بە دڵسۆزانە ئیژەکەن لەو بوارەیە باشە مامۆستا بەرهەم با ئەم پرسیارە بکەم سا ئێمە لە مانگی 12 و زۆری نەماوە ساڵی تازەوە
هیچ زانیاریەکتان هەیە موچەی مانگینۆ کەیدا بەشەکرێ بەدەر لەوەی کە هیچ زانیاریەکمان نییە بەدەر لەوەی کە حکومەتی هەرێم هیچ چارەسەرێکی گونجاوی پێ نیە کە لە ڕاستیە حکومەتێکە ئەتوانم بڵێم حکومەتێک کۆمەڵی خەڵکە کە لێ مستەفیدن ینی حکومەتی خەڵک نییە بۆیە ئێمە هیچ هەواڵێکمان لەو بابەتەوە نییە و پێ دەچێت ناڕزیەکانی مامۆستا لەگەڵ وەزیری پەروەردە کۆبوونەوە بڕیارتاندا کە ئەو بایکۆتە بشکێنن و بشنە هۆڵەکانی خوێندن ینی باز لەوە کرا هەتا حدێک دەتوانن کێشەکانتان چارەسەر بکرێت لە ماوەی ڕابردوو ینی وعدێکی ئاوا بە ئێوە درا من ئاگاداری هەندێک لێدوان نیم بەڵام لەم کەناڵە بەڕێزیەوە لە شاری هەولێرە من میوانداری کرام لەلایەن خودیر بەڕێستی چۆ بەرنامەکە بەڕێوەبرنا هەواڵەکان بوو هەرگیز ئێمە نەمانوتوە لەگەڵ حکومەتی هەرێمان ڕێکەوتین لەگەڵ وەزیری پەروەردە ڕێکەوتین یان خۆ لەگەڵ لایەنی پەیوەندیدار هەمیشە ئەوان داوایان لێمە کردووە بایکۆتەکان بشکێنرێمە وەڵامی ئێمە ئەوە بۆ کە ئێمە ناتوانین داواکاری مامۆستا جێبەجێ بکەین ناتوانین پێی بڵین بڕۆ هۆڵەکانی خوێندن چەنە زەرری لەسەر قوتابی هەیە لەسەر پرۆسەکە هەبێت لە دوجار ئەمە پەیوەندی بژێوی بۆ بڕیارتاندا ببوورە ژوان بە پرسیارەش بکەم بۆ بڕیارتاندا بچنەوە هۆڵەکانی خوێندن بڕیار من سەرەتای مەبەستم ئەوەیە کە گوێتان لێ نەگیرێ ینی بەسیترین ماف کە موچە وەرگرتنە ئەوە بوو لەو کاتەیە موچەی مانگی حوتیاننا ینی بە موچەیەک ڕازی بەدەران پێش موچەکە ئێمە بڕیارمان نابچینەوە هۆڵەکانی خوێندن چکە پێمان وابوو ئەگەرێک هەیە بۆ ئەوەی کە مانجێک خوێندن دواب بکەوێت بۆ ئەو ساڵە هەژمار نەکرێت چ بۆ خوێنکاران چ بۆ مامۆسایان فرسەتێکی ترمان نایەوە بە حکومەت لە ڕاستیە بەڵام دوجار حکومەت لە ئازۆ بەرپرسیارەتیانە بووە من قسەکەی من لەسەر ئەوەیە ئەوەی هەست بە بەرپرساریەکات توێژەکانی کۆمەڵگەی کوردستانە ئەوەی هەست بە بەرپرساریەتەکات مامۆسایە یعنی من زۆرم پێ سەیرە لە هەر لە ناو توێژی مامۆسایان لە ناو خەڵکە سادەیە 4 مانگە موچەی وەرنەگرتۆ دنیای پارە قەرزارە هێشتا چەپڵە بۆ هەندێک حیزب لێیە کە سەرچاوی کێشەکانە لە هەرێمی کوردستانە هێشتا حکومەتی کوردی بە حکومەتێک ئەزانێت کە بە حکومەتی هەموو کوردستانی ئەزانێ و نوێنەرایەتی خەڵکەکە بەحساب کە لە ناوەڕۆ کاوانیە لە ڕاستیدا ینی تۆ 4 مانگ ینی حکومەتێک نەتوانێت کێشەی موچە چارەسەر کات کاریم حکومەتە ئەبێت چی بێ حکومەتێک دوای 3 مانگ بێ کۆبوونەوە کات کۆبوونەوەیکی گاڵتەجاری پڕ مەهەزەلە کۆمەڵێت بە ناوی چاکسازیەوە کە هیچ چاکسازی نییە ئەمانەکەی پێی دەوترێت حکومەت ینی قسەکە لەسەر ئەوەی وەزعەکەی خولقانوە سیستەمە سیاسەکەی لە هەرێمی کوردستانە تۆ لەلایەک گەورەترین دەستگای شەرعی هەرێمی کوردستانی پەک خستووە بەڵام لەو لاوە حکومەت بەبێت چاودێریەت کۆبوونەوەی خۆیەکات ئەمە پێمانەڵانی تاچی وشارە بێت تێبگالەوە کە ئەم حکومەتە بەرژەوەندی حیزبی دەپارێزێت و بەرژەوەندی چەند کەسانە گەنجە خەڵکە ڕەشۆڕوتەکە توێژەکانی کۆمەلگا ئەوانن هەست بە بەرپرسیارەتیەکەن بەڵام ئەوەی هەست بە بەرپرسیارەتی ناکە لە ڕاستیە سیاسەکانە بەشێ لە سیاسەکان و حکومەتی هەرێمی کوردستانە مامۆستا بەرهەم لە ئەگەری دواکەوتنی موچەیە پێشبینی ناکەی جارێکی تر مامۆستایان بایکۆتی خوێندن بکەن بێگومان هەمیشە خۆپشاندانەکان بەردەوامە بێت و خۆپشاندانی کە من تەسەوەرەکەم دروست بێتەوە بەڵام ئەو پرسیارە بەڕاستی شتێکی بەبیر هێنامەوە بەدەر لە دواکەوتنی موچە کە ئێمە لە ڕووی بژێەوە 4 مانگە موچەما وەرنەگەوتووە ئەوەی ژیانی ئێمە ئازارەوەی لە ڕووی دەرونیۆ کاری لە ئێمە کردووە لێدوانی هەندێک پەرلەمانتارە کە من بەداخەوانی ڕێزم بۆ بەشێکیان هەندێک پەرلەمانتاری نەخوێنەوار کە ئەڵم نەخوێنەوار بەمانەی نووسین و خوێندنەوە نا بەمانە ئەوەی کە نازان مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن ینی پەرلەمانتار هەیە لە پەیجەکانە لە سایتەکانی ئەوەی بەڕێزە لە کەناڵەکانە لە هەفتەیەکە 4 جار وتێتی لەم مانگەیە موچەی سەرجەم فەرمانبەرانە درێ هەر هەمان پەرلەمانتار خۆی یەتوانی ئەڵێ بانقەکان پارێتیانی یعنی ئەمە باش من بۆی ئەو لە ڕووی دەرونیەوە لێدانە لە دەرونی تاچی کورد و بە تایبەتی تۆژی مامۆستا من بۆ ئەو پرسیارم کرد بزانم هەڵوێستی ئێوە چێ چونکە زۆر جار دەوترێت هەتا مامۆستا بایکۆتی خوێندن نکات یەکێتی مامۆستایان دەنگیان لێنێ ئەوە واقعەکە بەڕاستی ڕاستە من نای شارمەوانێ سەری هەڕێمەکە کە پێی دەوترێ مەکتەبی سکرتاریەت لە شاری هەولێرە و ئەبێ ئەم کۆدەنجە لێوێ دروست بێ بۆی لە سەرتاسەریە خۆپشاندانە دروست بێ بەڵام کە دوجار کۆوە بیتەوە دابەشە بین بە دوو بەشەوە بەداخەوە بەشێکی کە پێوترێت زۆنگی زەر و بەشێکی زۆنگی سەوزی جاران ئەمە دابەشە بێ ئەوەی پێوترێت زۆنگی سەوز ئاسانترە کارکردنتیایە و خۆپشاندانەکان و دەنجی ناڕەزایە و گربوونەوەکان تا ڕادەیە باشترە بەڵام لەوێ نەک هەرنیە بگراگر هەبێ سەرکو دەکرێ و تۆمەتبارەکرێن و دەکەواتە با منەوە پرسیارە بکەم هەبوونی یەکێتی مامۆستایان گرنگی چییە بۆ مامۆستا خۆی هەبوونی ڕێکخراوی یەکێتی مامۆستان هێزی فشارە ئەم هێزی فشارە بوونی هەبێ باشە بەڵام ئەمە ناکرێت لە بەرەوەی چەند ڕێگریەک منی شکۆڵ بم ینی بیرمان نەچێت سەرەتای قسەکانە من باسم لەوە کرد چەند دەنگێکی ئازا هەیە لە ناو یەکێتی مامۆستایانی کوردستانە
يعني بەدەر لۆی بڵم تایبەت بە لایەنی خۆمیای لایەنێک لە ناو سەررجەم لایەنەکان لەسەر ئاستی تاک خەڵکی باشی تیا و خەڵکی جەریئی تیا و خەڵکی دڵسۆزی تیا ئەمانە نابێت کۆڵ بن لە بەرامبەر ئەو خەڵکانەی کە لەگەڵ ڕێز و حورمەتمە ئەوەی پێی دەڵێن جۆرێک لە ماسا بۆ حیزبەکانیەکەن ئەم دوو بەشە هەیە لە یەکێتی بەس ئەو هێزی فشارە ینی جەنابەت باس کرد ئێستا دابش بۆ بەسەر هەردوو زۆنەکەی هەرێمی کوردستان بەڵێ ینی چۆن ئەتوانن فشار دروستکەن ئێوە بەس فشار لە زۆنێک دروستەکەن زۆنەکەی کە ئیتر یەکێ لە کێشەکانی ئێمە ئەوەیە یەکێ لە کێشەکانی ئێمەوەیە لە کاتێکە لەگەڵەوەشە تۆمەتبارەکرێن ینی لێرە کە تۆ خۆپشاندانێکەکەی داوای مافێکی سەرەتایی خۆ دەکەی ینی نەجوێنێ بە کەسداوە نەبەردەکردوتی شوێنێک داوای مافێکی سەرەتایی خۆ دەکەی لەو لاوەیەت هەمان مامۆسا هەمان معاناتی هەیە بەڵام حیزب بێت بە شێوەیە لە شێوەکان کولیچە دروستەکەڵێ مامۆسا کولیچە دروستەکەی باوە پێشمەرگە وەکو مامۆسای ئەم شارە یاخود گەرمیان یاخود هەڵەبجە یاخود ڕانیا باشە هەستی نیشتیمان پەروەریان نەبێت بەڵام ئەوێ هەستی نیشتیمان پەروەری هەبێت ئەم دووبەرەکی بەداخەوە حزابی سیاسی دروستی کردووە دەنا مامۆسایەکی دوهۆک برای منە مامۆسایەکی سلێمانی لەگەڵ هەڵەبجە هیچ فەرقێکی جیازێکی نییە و هەمان معاناتمانی هەموومان خاکەکەمان کوردستان و نیشتیمانمان کوردستانە بەڵام ئەم دووبەرەکی حیزب لە پێناو جێبەجێکردنی ئەجندایەکی حیزبی خۆیان جێبەجێیەکە پێی وایە ئەگەر ئەم جۆرە لە ڕاگەاندن بەکار بێنێت ئەوە دەتوانێت مەودای کارەکانی خۆی درێژە پێ بدات پێت وایە ینی مادەم هەمان کێشە هەیە مامۆسایەک لە گەرمیان لەگەڵ مامۆسایەک لە زاخۆ و لە دۆک هەمان کێشەی هەبێت ینی ئەمە ئێوە واتان کردووە ئەو جیاوازیە هەبێتن یەکێتی مامۆسایان ئەو جیاوازی خستۆتە ناو مامۆسایانەوە بەداخەوە من حەزمەکە زیاتر لە بوارە پەروەردەکە قسەکەم بەڵام دۆخەکە ڕادێکێشێ بۆ هەنێ بابەت ینی ئەوە حزابی سیاسی و دۆخی خۆڵقانەوە ینی من دڵنیام ینی چەندین مامۆسا من خۆم دەوامی من لە هەولێرە چەندین مامۆسا پەیوەندیم پێوەکە چەندین مامۆسا ناڕزایی ینی هەتا بۆتە نوکتەیە لای خۆمان مامۆسایانی سلێمانی کێ ئەجوڵن تا مەعاشەکەمان وەرگین باش ئەم جوڵەیە ئەم بوێریە لە مامۆسای هەولێرانیە بە پێچوانەوە ڕەنگە زۆر بوێرتر بن ڕەنگە مامۆسای دوهۆک زۆر ناخی پڕتر بێ بەڵام ئەو دۆخە سیاسی کە لەوێ خوڵقاوە بەداخەوە ینی ئاماژەکان وامان پێڵنەوە نەک من بڵێن بوختانێ بکەم و ئەبینیت ئەو فەزای کە لێرە هەیە لەگەڵ لەوێ جیاوازە و ئەم فەزای ئێرەش ئایرە 24 نییە لە بیرمان نەچێت ئەم فەزای ئێرەش ئایرە 24 نییە بەڵام خودی تاگەکانی تۆزێ بزیوترن لە داواکردنی مافەکانی خۆیانە ینی پەیوەندی باڵکەوتی جوگرافیاوێت ئەتوانم تا ڕادیە بەڵێ گەلک سپاس مامۆستا بەرهەم مستەفا ئەندامی سکرتاریەتی یەکێتی مامۆسانی کوردستان کە لەسەر دۆخی مامۆسانی کوردستان لەگەڵمان بخوا هیداتی مامۆسایانی کوردستان بدات بەڕاستی کە بەردەوامن لە پەروەردە و فێرکردن بە گیرفانی خاڵی وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد بەسکی خاڵی بەڵێ بینەران بێنڤەدانێککن و ئەمێ vegere.